بڕیارێک دەرچووە باز لە نێشتنی تەجاوز و ڕێکخستنەوەی باخچەکان دەکات. بەشێک پێی وایە وەرزی هاوینە و زێدەڕۆیەکی زۆر لەسەر ئاوی ماڵان دەکرێت بەهۆیەوەش بەشێکی زۆر لە گەڕەکەکانی نێو هەرێمی کوردستان بەهۆی زێدەڕۆیی لەسەر ئاو بێ ئاو بوونە. بەشێکی دیکەش دەڵێن ئەو باخچانەی کە لێرەدا دروست کراون و وەک دەیبینن حکوومەت ناتوانێت لە ئێستادا سەوزایی دروست بکات. تێکدانی ئەم جۆرە باخچانە زیانێکی زۆر بە ژینگەی هەرێمی کوردستان دەدات. دەڵێن ئەم بڕیارانە هەڵەیە و لە قازانجی ژینگەی کوردستان نییە. بەشێک پشگیری لە بڕیارەکەی حکوومەت دەکەن، بەشێکی دیکەش بە دژی دەوەستن، یعنی لە بەرامبەری دەوەستنەوە. من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسەدا. کاکە پێم بڵێ تۆ وەکو هاوڵاتیەک سەبارەت بە بوونی باخچە و ڕێکخستنەوەی باخچەکان پێت وایە زەڕوورە باخچەکان ڕێکخستنەوەی بۆ بکرێت کەسێک ئاردێک داگیر دەکا و لێ ناگەڕێ کەس بستە ناوێت. وەڵا ئەوە کێشەی نییە. کێشەکە چییە؟ هەیە باخچەی گەورەیە، باخچەشی کچکە بی خەفیف بێ احتیادی بیتن چ کێشەی نییە. یعنی تۆ لەگەڵ ئەوە نی گەورە لەگەر ئەوەی نیمە گەورە بی کابرا لێرەدا بڕیتن 50 مەتری بکاتە حەدیقە 5 بە 5 دەکەم بۆ خۆم لۆ دانیشتمونە ناو تاو. بۆ چیمەوەیە باخچەیە کە لە نەخشەدا لە ماستەر پلانەکەی گەڕەکەکە دەبێ سەوزایی گشتیوی، ینی هەموو خەڵکێک بتوانێت لە ناوی دابش هەر کەسێک شتێک بۆ خۆی ئەخر ئەویش هەیە بەس ناتوانانی لە ناو دانیش. بۆ نمونە ئەوەتە لەسەر زادەی ئامە بوویتە کافتریا تەنیشتی. ئێمە ناتوانم عایلەی خۆم بۆم لەوێن دەرێ دابنیشم. کابراایەک نا 2 گەز 3 گەز دێتن دۆمینێ لە ناو دەکا. ئەوەتە ئێستا بۆ نمونە بەرامبەر ئەوەی چی پێ دەڵێن ئەو شوقەی ئێرە هەیە پێشەوەی جەوازات ئەو حەدیقەی گشتی نییە. ئێ وەڵی ناتوانم عایلەی خۆم بۆم لەوێن دەرێ دابنێم. تۆ لەگەڵ ئەوە نییە گەر باخچەی شخصی کابراایەک بێت دۆمینەی نەناو بکە. ئەوەتە ئەوەی گشتی نییە ئی گشتیە لەسەر زادەی ئامە بۆ ئەمرازی خراپیش بەکاردێن. نەک هەر ئەوە کابرا دێتە نێرگلەی دادەنێ و دۆمینەی دادەنێ دۆمینەی دەکاتن لە ناو. ئەم ناتوانم دەست خۆش بێت. تۆ باخچەت هەیە گیانە لە ماڵەکەت؟ نەخێر لە بەردەرکەت نییە؟ لە بەردەرکە هەیە، ینی بەرامبەر ماڵی خۆت کردتە باخچە هەیە، بەڵام بە شێوەی ینی ئاسایی، ینی ئەوە نیە برەی زیادە ڕۆی بیتن. چۆنە زیادە ڕۆیی چۆن؟ ینی پێم بڵێ ئەو زیادە ڕۆیانە زیادە ڕۆی هاوینان تاقەتت دەکات. ڕاستە زیادە ڕۆیی کە ئەوەیە هاوینان عادەتەن بە خۆتان دەزان ئاو کەم دەبی دەبێت ڕاچاوی جیرانەکان و مەنتیقەی بکەی کەمتر ئاویدا یان دەتوانی ئاوی بکڕی بکڕی باش دەتوانی ئاوی بکڕی لەوەی تەسیل لە جیران و تۆ لەگەڵ باخچەکان بە ئاوی ماڵەوە بدرێت بە بیرەکان بدرێت. ناوەڵە بە بیرەکان لەسەر حسابی جیرانەکان و دەوروبەرت ئاوەکەی دەخۆی. ینی گوناحیشە بەر لەلایەک هەم نایاسایی هەم گوناحیشە. بەس کاکە بە کابرای برێ دەڵێ کاکە سام برادەرە باخچەیە دەڵێ کاکە پارەی خۆم دەدەم مانجێ چەندێ تۆ پارەی خۆم دەم خۆ ئاوی بیرێ شەر بە پارەیە دەڵێ. بەخۆی ئەخر هاوینان عادەتەن لە هەولێرێ خاستن لەو مەنتیقانە ئاو کەم دەبیتن. لێرە هەیە کۆڵانێک بەهۆی باخچەکان ئاوی کەم بووبی؟ بەخوای بەهۆی کۆڵانەوە نییە بەسەر ئاو بدەینەدە ئاوەکەی عادەتەن کەمە باخچەش بەکات بهێنرێ زیاتر دێت. عادەتەن باخچەش ئەو ماڵەکانی کە برین لێژن لای خوارێ ئەوان ئاویان زیاتر بدەچێت. تۆ لەگەڵ ئەوەی مریشک و جووچکە و عەلەشیش و چوزانم پەلەوەری تێدا بەخێو بکەیت. وەڵی ئەوانە ناوەڵە ئەوانە بێزاریشی کردی ئەگەر ئەوانە جوان نییە جوان نییە ناو شاری جوان نییە بەس عادەتەن شوێنە گشتیەکان کە لۆ ئەوەی دانرایە لۆ باغی گشتی دانرایە ئەگەر حکوومەت وەکو یارمەتێک هەستی ئەو باغانە دروست کات خەڵکەکەش بە شانازی و ئیخۆی تێک دەداتن. ئێستا باورین ئەو شوێنانە بەڵام لە نەبوونی باشترە باخچەیەک لە ماڵ هەبیت بەس ئاوی زیادە سەرف نەکا و پەلەوەرش بەناوی ناوەڵی زێدەڕۆی لە ئاو باش نییە. ئەوە باخچەی تۆیە؟ بەڵێ. چەند مەسروفت لێ کردووە؟ وەڵی مەسرفم زۆر لێ کردووە بیدات کە دروستمان کرد تقریبان ئەو کات لەوانێت حتا 3 ملیۆنی چوو بیدایەت کە دروستم کرد پاشانی شە تا ئێستا بڵێن هەر خزمەتمان کردیە بەڕاستی بە بەردەوامی. بەڵام سیر کە ئێستا کە مەسەن ئەوانە کرایتە حەدیقا ئێرە یەک دوو جێ هەیە نەکرایتێ ینی هەمووی بیتە مەزبەلە هەمووی بیتە زبر و خەڵک زبری لێ فڕەدەدا مەزبەلە و شتی بەڕاستی ینی پیسترە. ئەگەر ئەوە بخانەتر و ئێستاوان دەڵێن ڕێکخستنەوە بۆ باخچەکان دەکەین ترسن لەوە هەیە شۆفەر لێی بدە؟ والله ئەوە حکوومەتە لە دەستەویە لە دەستەمە نیە بەڵام بە قەنەعەتی من
یانی بخنات خەڵکەش ئەگەر باخچە بێ حەدیقە بی ینی چ ئەوە بی چ حکومەت بەخۆی بیکە خاوێنترە باشترە بەڵام هەندێک جار دەگوترێت ئێوە کاکە هەندێک جار دەگوترێت ئێوە ئەوە دەکەن ینی تەجاوز دەکەن بۆ نمونە دەڵێ بۆ شخصی بەکاردێنرێ ئەمە شوێنی مولکی گشتیە کابرا لێ ناگەڕێ کەس بستە ناوێ دەزانین چۆنا خۆی ئێستا کە مەسەن لەس ئەو مەحەدە لێکوانەیە ماوەک بوو بەڕاستی حرەساتیمان دەگرت منی تەڵەبەی ئەو مەحەدە دەهاتن لە پشت ئێرە لە ناو حەدیقە سەر بەخۆی دەچونژۆ کچ و کوڕ دەچون قسەیان دەکرێوان دەکرد ینی باشترە لەوەی بەڵێ باشترە لەوەی مەسەلەن برێن ئەگەر گشتی بێتن احتیمالە هەدەبێ و ماڵانە هەمووی بارکەن کەس نەمینێ ینی گشتیش بخراپە هەتا عەد دەچیت بڵێ نازانم گشتی بخراپیانە بەڵام ئەمە لێرکوانە بەخۆمان ئەو ماڵانە هەمووی لەو سەری هەتا سەری ئەو کێشەی هەبووە لەگەڵ تەڵەبێ و مەحەدەی بەڕاستی دایمەنە ناو حەدیقەی لە پشت حەدیقەی دەرمانکردینە نەمان هێشتا دانیشن قسەی بکەن یان مەسەن هەر شتێکتر بیتە ینی زۆر جار ئەگەر باخچەکان گشتیش بیت بۆ ئەوەی شخصی بەکاردەهێنرێ خۆی ئەگەر لە شوێنی وابی لە شوێنە گشتەکان نا مەسەن ئێستاکە بڵێن لە پارکەکان کێشەی نییە گشتی بیتن بۆ هەموو خەڵک هیچ بەڵام لەناو ماڵامی بالفعل ئەمە مەسەن بێنەگە یان دەبی هەمووی شوورەی بکەین قەپاتکەن لە قەتعکەین هەموو ئایلەیە لەگەر خەڵکانەکە ئەگەر نا خۆی وچیری کەش ئەگەر هیچ نەبیتن دەبیتە مەسبەلە دوای بەڵام ئەتۆ ئەگەر حکومەت بیکاتن سیرکە مەصرفەکی زۆری دەوێت هەتا دەیکاتن حرەسی دەوێت بیری ئاوی دەوێت یانی ڕۆژانە مەصرفی دەوێت لەو ڕۆژە حەزم حکومەت ئەو شتە زۆر زەحمەتە باخچەیەکی لەم شێوەیە کە زیاتر لە 1000 متر لەسەر مولکی گشتی داگیر کردووە سەوزاییەکی زۆر جوانی دروست کردووە ئەو سەوزایی کە دەیبینن دارێکی زۆر باخچەیەکی زۆر شێوازێکی جوانی دروست کردووە بەڵام وەکو دەبینن پەرژینی دروست کردووە ڕێگا بەوە نادا هاوڵاتیان بچنە نێو ئەم باخچەوە سوودی لێبین واتە ئەو کەسێک کە ئەم شوێنەی دروست کردووە تەنیا بۆ خۆی و خێزانەکەی دروستی کردووە ڕێنمایە تازەکان دەڵێت ڕاستە ئەمە ژینگەدە پارێزی کارێکی باشە بەڵام لەگەڵ ئەوەشدا بوونی ئەم پەرژینە بەپێی ئەم بڕیاری حکوومەت پەرژینەکە نایاساییە دەبێ ئەم پەرژینە تێک بچێت لەگەڵ ئەوەشدا وەک دەبیندرێت پەلەوەرێکی زۆر لە نێو باخچەکەدا هەیە دانانی پەلەوەر بەخێوکردنی پەلەوەر لە نێو ئەو باخچەیەدا ئەمەش خۆی لە خۆیدا نایاساییە هەروەها باز لە نایاساییبوونی ئەم جۆرە پرۆژەیە دەکرێت لەسەر ئەوەی کە ناکرێت لە نێو پرۆژەکەدا کۆشک دروست بکرێت شوێنی بەخێوکردنی پەلەوەر یاخود کۆشکێک کە خەڵکێک تێیدا بژێت ئەمانە هەموو دەچنە چوارچێوەی نایاسایی حکوومەت دەڵێ دەبێ ئەم تەجاوزانە نەهێڵدرێ دەبێت جارێکی دیکە ڕێکخستنەوەیان بۆ بکرێتەوە. ئێمە ئێستا لە یەکێک لە گەڕەکانی شاری هەولێرین کە وەک باز دەکرێت بەشێک لەو گەڕەکە یعنی ئاویان نییە بەشێکی دیکە باخچە شێیە باخچەیەکی جوان وەک دەبینن لەو ڕێزە لەو سەری هەتا ئەو سەری زیاتر لە 30 ماڵ دەبێ هەر هەمووی باخچەیەکی جوانی کردووە لە ڕێگای ئەم سۆندەیەوە وەکو دەبینن ئێستا ئەم ماڵە ئاوی داروبار و سەوزایەکەی دەدا بابزانین چێ لە ماڵیانە حکوومەت دەڵێ ئەوەی پێوەری یاسایی هەبێت ئێمە کێشەمان لەگەڵی نییە سڵاوتان لێبێت ماندوو نەبن چۆن باشن ببوورەگە لە وەختێکی خراپی شاتبین پرسیارمان هەبوو سەبارەت بە باخچەکەت چەند ساڵە تۆ باخچە دروست کرد؟ وەڵام من تقریبا لە 2012 لێرم لە 2012 ئێستا ئاوی دەدەیت ئەو پێوەری ئاوت بەستاوە؟ ینی هەتا فەرموو تەماشایکە باشە با تەماشای بکەیت باشە ئێستا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت سڵاو ڕێز قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە باشێکی زۆر لە باخچەکان بێ پێوەرەوەیاندا تشتی وان نییە من تەسەوەر ناکەم تشتی وە هاوی تەماشایکە بەخۆی پێوەردانا مانگانە چەند پارەت بۆ دێ؟ مانگانە وەڵا 30,000 35,000 30,000 باش دەڵێن ئەو باخچانە زیاتر خەڵک بۆ شخصی بەکاردەینێ زەویەکان مولکی گشتیە مولکی ئامە بەڵام خاوەن ماڵەکان بەس دەیانەوێت خۆیان بچنە ناوی زانی چییە مەسەلا ئەوە باشترە نەکو ببتە زبالە ئەستا بڕۆ تەماشای ئەو جیانە بکەن زۆربەی وەکو زبالە لێ هاتیە بەڵێ
تۆ مەسروفێکی زۆر دەی کردووە نیە؟ بەڵێ تەبعاان تشتێکی جوانم کردیەوە وە بزانم ناشرین نییە خەڵک بێرەدادێ ڕسمی لەگە دەگرێ ناوی دەگری باشە ڕێگا هەیە خەڵکێک بێتە ناوێ ڕێگا دەدەی خەڵک بێتە زۆر جار پێرەدادیان ڕسمی لە ناوەگرن احتیادیە تشتێکی احتیادی عادیە بەڵێ ئارەوەڵات پێت احتیاج زۆریش یعنی تۆش لەگەڵ ئەوەی مڵکی تایبەت ببێت بە مڵکی گشتی وەڵاهی تشتێکی مەسەنەن زانی چۆنە مەسەرەن لێرە لۆ ببتە زبلخانە هەر تەماشا کەشتێکی زۆر بەڵام هەندێک تەجاوزیان کردووە مریشک ڕدەگرێت تەماتە دەچێنێ خیار ناو تشتانە جوان نینە جوان دیارە بەشی زۆر لەو ماڵانەی کە باخچەیان هەیە ئاویان ڕاکێشاوەکو دەبینن بە شێوەیەک کە هەندێک جار بە سۆندا دواتر لەو بەری جادەکەشیان قۆڵ کردووە دواتر دایان خستووە. دەڵێن حەدیقە تێک دەدەن تێک نادەن بەڵام دەڵێن ئەوانەی ئاوی زۆر سرف دەکا ئەوانەی مریشی ڕدەگرن لەوانە تێت چ دەرێ وەکو کابانە چیما وەڵی دەرێم با خەرک ئاگای لە ئاوەکەی بی نەڕژێ لۆ خۆشت ئیشت پێ کرد ئەوە کۆتان چیت دانایە لێرە تاوانچیم دانایوەڵا گەر ئاو ببڕێ زار ئاو دێتن لە هەفتە چیان لە چەند ڕۆژی چەند ئاو ڕۆژێک ناڕۆژێک ئەو هەمووی تۆ باخچەیە ناوەڵ ئەو ئەوەندە ئیتووە باشەوە پەلەوەرشت ڕاگرتیە ناوەڵە تەندورەوە تەندورە باشەوە تو قفلەکی گەورە لێدادایە هاتیەوە لێ دەگەڕێ کەسێک بستە ژۆرێ لێ دەگەڕێ کەسێک بستە ژۆرێ کو یعنی کەس خەڵکێک بچی دابنیشی خەرکە بچی احتیادیە ئێستا خەڵکی بێگانە بێرە دابێ بستە ناو حەدیقەکەت ڕێگای پێ دەدەی نالۆ ڕێگای پێ نادەی خەرچی ئەوزە خەرکەکە بە خۆی ناچی ئێستا خەڵکێکی زۆر ئاوی سرف دەکە بە بەلاژاو هەڵە ئەو دەڕوە ئەوە خەدرە ئەوە خەدرە لۆ خۆی گونا خەڵکێکی زۆر مریشک و کەرەباب و شتی ڕدەگری ماڵەکەی ئیزعاز دەکە خەڵکێکی زۆر سیمی لێ دەدا لێ ناگەڕێ کێشکەش بستەنە ئەوە باشە چا بکرێت تۆ یان خراپە زێدەڕۆی ئاو نەمینێ پەلەوەرەکان نەمینێ باشە بمریانای هەدیقەت هەبی لە پێشماری ئێستا ئامن ئەڵان ئەو هەدیقەم نەبی لە پێشماری ئەو خانەی دەفرۆش دەیفرۆشی ئارێوڵ ئەو هەدیقەم نەبی ئەمە ژیان مەستە ئەو هەدیقەیە ئەو هەدیقە نەمینێ خانێک باشە بەڵام حکومەت دەڵێ ئەوەی حەزی لە پەلەوەریە لە مریشیە لە کەرەبابێ لە عەلەشی بابستە گوندی ئەم پەلەوەرە ناو شاری پایتەخدا تو مرشی بە ئەتشتی غەڵەت دیارە بەخۆی ساعتت هەیە؟ ساعتم بەستا ئای بەخۆم سەرف بکەم لە خۆم ئاوی دەدەم بە خۆم پارەکەی دەدەم ئاگە ئاوەکەی سەرف بکەم کەوایە تۆ لەگەڵ ئەوە نییانی ناوڵم لەگەوەنی مادیقای تێکدەم بەس دیار نادەن ڕێخستنەوەی بۆ دەکرێت نابی پەلەوەرینە ناو بەخێ پەلەوەرە تەمەشاکە پەلەوەری تێدانیە و دەبی حکوومەت بەسەر سوونەوەی لەسەر ئەو مۆزوعانە بکە بە شێوەیەکی عەدالەت چۆن یعنی خەڵکێک هەیە لە ماڵەوە یعنی ئاوەکی احتیالی پێویستە ئاو نییە ئەرێ بە خودای یعنی ئاو نییە لە تەنچی ئاو نییە ئەرێ وەڵڵە لەو ڕۆژانە چوینە لای حرەسی بیر دەرێن کاکە ئەتوو ئەو ئاوا ئەتو لێرە بە حەدیقەی خۆت کردیە لە نای دۆمینەی دەکات دانیشت حرەسی بیر بە ئاوی بیری حەدیقەی کرد ئەرێ بە خودای ئاویش لۆ ماڵان نایە کەوایە گرنگاوانەی کە بەو شێوەیە تەجاوز دەکەن حەنەفیەکەی ببڕێ لەگەڵەوە دای باشە هەندێک دەڵێ کاکەوە من پارەم سەرف کردووە بۆ ئەم حەدیقەی خەڵکێک بستە ناوی تۆ لەگەڵ ئەوەی خەڵک بستە ناوی بۆ هەموو خەڵکێک ئیستیفادە بکە یان بەس دەبی خاوەن حەدیقە یا خاوەن باخچە هەموو خەڵکێک ئیستیفادە بکە لەبەرەوەی ئۆکسیجینێکی ساغ و ساڤەر بگری نەک داگیرکردن نەبی داگیرکردن نەبی هەر کەسە پێش دەکەی خۆی برێ وەڵام نەخێر دەمەوێت شارەوانی شتێکی باش بکە بەسەر داسوونەوەکی ڕێکوپێک بکە لەوەی ئەو خەرکە ئیستیفادە بە تەواوی لە هەموو شتەکان بکە. لە ماوەی ڕابردوو بڕیارێکتان دەرکردووە گوایە لە داهاتوودا جێبەجێ دەکەن خەڵکێک پێی وایە ئەمە تێکدانی باخچەکان خەڵکێک پێی وایە ڕێخستنەوەی و ڕێخستنەوەکەش زەڕورە بەڕاستی کاک عەبدولواحید ئەم بڕیارە ناوەڕۆکەکەی چییە؟ هەر کەسێک باخچەی هەبێ دڵی لە دەستی پێ دەڵێ چەند ساڵە من دروستم کردووە پارەیەکی زۆرم لێ سەرف کردووە ئێستا حکوومەت بێ بە شۆفەر لێیدا خوا قبوڵ ناکات. بەڵێ کاکەمەران ئەمە بە ڕاشکایی بڵینەوە ئەمە حکوومەت هیچ بەرنامەی نییە لە بۆ تێکدانی هیچ شوێنێک دەبێت ئەمە بەڕاستی بە ڕاشکاویش باز بکەینەوە
و ئێمەش کە سەرۆکاتی شارەوانی هەولێر بە هیچ شێوەیەک هیچ باخچەیەک تێک نادێتن. هیچ باخچەیەک تێک نادرێ. ئەوەی کە مەمەستمانە تکایە یعنی مەسەن ڕەچاوی ئەو دوو خاڵە گرنگی بکەینەوە کە ئێمە لەسەر داواکاری بەڕێبەراتی ئاوی هەولێر کە باسی ئەوەی کردەوە کە ئاو لە چەند گەڕکێک کەم بوویتەوە هۆکارەکانیش چەند خاڵێکە بەڵام یەک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەو باخچانە بە زێدەڕۆیی کە دروست کراینە و ئاوەکەشی کە ڕاکیشرایە بووی ئاوەی بە زێدەڕۆییە ئەوە زۆر گرنگە حقەتەن یان دەبێ ئێمە تێبین ئەو خەڵک بکەینەوە ئاوەکەشی بە زێدەڕۆیی لە بە ڕۆیشتیا بۆ ئەم مەبەستە ئەو هاوڵاتی کە سەرپێچی کارە چوە ئەو ئاوەی کە بەجێ هێتن لەسەر ئەو باخچەی لەبەر ئەوەی لە سەعاتی وەری نەگرتووە لە شەو تا بەیانی ئەو ئاوەی بەجێ هێتن کە ئەوەش دەبێتە هۆی کەمبوون یان گرفتی نەبوونی ئاو بۆ هاوڵاتیان کەوایە ئەو قسانەی کە تاوەکو ئێستا دەکرێت دەڵێن حکوومەت قۆڵ و بازووی هەر کردووە بە شۆفەر باخچەکان تێک دەدا دەڵێ مولکی گشتێ دەبێت بگەڕێتەوە بەم شێوەیە نی بە هیچ شێوەیەک بەم شێوەیە نابێتن لەبەر ئەوەی چکە ئێمە دەزانین ئەو باخچانش سەرڕای ئەوەی کە بە زێدەڕۆی دروستکرایە بەڵام هۆکاری ئەوەیە کە ڕێژەی سەوزایی زیاد کردێت لە هەولێرە ئەمەش بەشێکە لەبەر هەندێک کە لە ڕێگای بەڕێبەراتی ئەندازەی پارک و باخچەکان ئێمە زیاتر تەرکیز لەسەر باخچەکان لەسەر چ بابەتێک دەکەینەوە لەسەر دوو خاڵی سەرچ دەکەینەوە یەکیان ئەوانەی کە پەلەوەر کە مریشک و مراوی و قاز و ئەوانە کە بەخێو دەکەنەوە بە هیچ شێوەیەک ئێمە ناهێنین لەبەر ئەو چکە هەولێر کە پایەتەختە مەفروزە خەڵکانێک بە شێوەیەک هەولێر پێشان بێتێت کە شارستانیەت وەیتدا هەیە بە هیچ شێوەیەک ئەوە قبول ناکرێتن لە بە هەندێک ئەو کۆلیتانەی یان ئەو ژوانەی کە دروستیان کردێ بۆ پەلەوەر بەخێوکردن بەڕاستی لە ڕێگای بەڕێبەراتی ئەندازەی پارک و باخچەکان ئەم شوێنی پەلەوەرانە شوێنی پەلەوەر بە هیچ شێوەیەک نابینێت ئەوەی هەشیەتی با لە ئێستاوە لای بداتن ئەوە بەتەکید دوو خاڵی دووەم کە بەڕێبەراتی ئەندازەی پارک و باخچەکان پێ هەڵدەستێتەوە ئەوەیە کە ئێمە حقەتەن ئەو خەڵکانەی کە ئەو پارکانیان دروست کردیە کردیتیانە پارکی تایبەت و سودمەندی خۆیان تەنیا بۆ خۆیانە دەبێتن بە شێوەیەک دار و درەختەکان ڕێک بێخرێتەوە کە ببتە بەرژەوەندی گشتی چۆن ینی ئێستا بۆ نمونە خەڵکێک هەیە ینی دەڵێ کاکە من پەرژینێکم دروست کردووە خەڵکی بێگانە بێ لە بەردەم ماڵەکەی من دۆمینە بکە چۆن دەبێت بە هیچ شێوەیە ئەوها ناکەن ئەوەی کە مەبەستە لەو بابەتە ئێمە ئەو پەرژینەی کە دروست کرایە کە هەر چاڵای قەپاتی کردووە ئێمە ئەو شوێنەی ئەو لای دیوەی کە کەتە ناو باخچە گشتێکە ئێمە تەنیا ئەوی هەڵدەگرنەوە بە مەرجێک ئێمە ئاگاداری بەڕێبەراتی ئەندازەی پارک و باخچەکانشمان کردەوە بە هیچ شێوەیەک دار و دەوەن و گوڵ و ئەوانە بە هیچ شێوەیەک تێک نەدان. پێم بڵێ سەبارەت بە ڕێکخستنەوەی باخچەکان هەندێک پەلەوەری دادەنێ هەندێک چوزانم بینای لەگەڵوەی نیمە لەگەڵوەی بەڵام وا باش ئەگەر بەڵێدێ لێ خۆی بە ویشەی هەستیتن حکوومەت بە ویشەی هەستی بەلەدەی ئیش تێدا بکات جوانیکە سۆشتەشی ڕێک و پێکە ینی باشترە لەوەی کە من لە خۆم بەشی خۆم چا دەکەم زەبزانت چی لێ دەکەم باریک بنەوە ئەگە داڕێک دەچێنی بڵک دەچێنی وان جوان نییە بێسەر و بەرە بێت حکوومەت دێ خۆی بیکە باشترە بەڵام ئەگە بیکە ئەگەر ئەوها بەجێبێلی پرزبر کرێ ئەوە چەندەها ساڵە پێشماڵیم پرزبر کرایە پێشمان بوو بۆ گوفەک ئێستا باخچەتەیە پێشە من خۆم چاکم کرد چاکم کرد و خاوێنم کرد تۆ ئێستا داڵ و دارە چێزار زۆر چەندێت پڕم گوڵ کردیا بەس پێم برێ جوانم دقیق دارەی جوان چاندیە بەس ئاوەکەی کوودابین دەکەێت ئاوەکە لۆم ڕاکێشە هە لە لای خۆمەلوی پێوەری هەیە یان نییە ناوەڵەنی نیتی زۆری لە ماڵی خۆشمانەوە ئاوی دەدەم دەست خۆشبی کاکی حەلاق ماندوو نەبی لە شت دەکەم بەس تۆ پێم بڵێ یعنی ئەو باخچانە دەکرێت هەر کەسێک داگیری بکارنە هێلی کەسێک بستەرناوی یان ئاسایی بی وەکو حکوومەت ئێستا دەڵێ دەبێ مڵکی گشتیە خەڵکێکیش بتوانی بەکاری بینی ملکی گشتێ بەزەکە حکوومەت بخۆی بەکاری نێنی لۆ کابرا سوودی لێ نەبینی پێش دەرکەی خۆیتی کەس کاتی کاوە فێن کاتی کابرا با سوودی لێ بینی بەس جیرانەکەشی بۆی هەیە بچێتە ناوی ئاخر کە پێشی پارک بوو لۆ جیرانەکەشی پارکە با ئیشکنە خۆی چاکە یعنی تۆ دەڵێ هەر خاوەن ماڵەکە بستە ناو باخچەکەی نابی خەڵکی بێگانە نەخێر کابرا بە خۆی چایکردی با بخۆی سوودی لێ ئەتۆ دەڵێن چی کاکی برا وڵا هەر بخۆی سوودی لێ بینی باشترە یعنی تۆ ئێستا ئەگەر بەخۆی خاوێنی کردیتەوە باشە خەڵکێک نابی استفادە لە باخچەیەک بکات مڵکەکە ملکی گشتی وایە ملکی گشتی ڕاستە بەسەر وا باشترە یعنی کابرا بەخۆی خاوێنی کردەوە بەخۆی خزمەتی لەگەڵەوەنی کەسێکە کەسکەنستە ناوێنە نەچی تۆ باخچەت هەیە نەخێر نیشیتە ئەم بەرامبەر مالی من باخچەم هەیە
بەس حکوومەت ئەو مۆلدەچی تێدایە مۆلدەکە بۆ خۆی خاوێن دەکاتەوە گشتیە هەمومان دەتوانین بچنەوەی باشتر نییە ئەوها زۆر باشترەوە وڵای ئەگەر ئێمە نسبەی سەوزاتی وەرگین لە هەولێر بەڕاستی من بەکەمی دەزانم هەر سەوزاتی زۆر ڕاژەی کەمە باشە بمینێتەوە زۆر لەگەڕەوە بمینێتەوە بەڵام لەسەر ئەساسی ئەوەی هەر کەسە لەلایەن خۆیەوە حەسی هەبێ ڕۆشنبیر بێ بزانانی چۆن ئەوە بەکاردێنی نۆک و ئاو زیادە بەکاربێنی بۆ باخچەکان بینی تە خەڵکێک زیادەی بەکارێنەوە بۆم هەستا بەڵێ زاری هەر بەزادەشیدا دەکاتن ڕوا ینی وەکو حالەتی نەفسی خۆی پێدەر دەکاتن من وە تەحلیلی دەکەم وەکو نەخۆشی نەفسیەکێبی ئەو نەخۆشی نەفسی پێ هەیە جیرانی خۆمە پەلەوەری هەیە گوڵەکانی هەمی تێکدایە پارێکی زۆریشم پێدایە بەڕاستی لامایە خەنجەرم لێ دەکە و گوڵانەی لە من تێکدا تۆ شوێنت بینیوە شوێنی پیادە بکرا بەڕێ ئێستا لە ئیسکان و لە زۆر شوێن ناو ناهێنم بڕۆم خۆتان بگەڕێن دەبینن جێ ڕۆیشت نەکردوتێ باخچە سۆندەی پڕێدەچە ناو کردوتێ پریز جێ زادەیە زادا یعنی جێەکەی ئیسغنا کردێ و کردێ باخچە. بەرپرسانی ژینگە لە نێو هەرێمی کوردستان ئەوە ناشارنەوە کە هەرێمی کوردستان پێویستی بە سەوزایی زیاترە بۆ ئەوەی ژینگەی کوردستان باشتر بێت لەو دۆخەی کە ئێستا هەیەتی ئەم بڕیارەی کە ئێستا دراوە سەبارەت بە ڕێکخستنەوە یاخود وەکو باسی لێوە دەکرێت بە تێکدانی باخچەکان ینی ناحاڵی بوونێک هەیە خەڵکێکی زۆر دەڵێت تێکدانی باخچەکان زیانێکی زۆر دەگەینێت بە ژینگەی هەرێمی کوردستان حکوومەت تا ڕادەیەکی زۆر ینی بێخەم بووە لەو باخچانەی کە لە نێو گەڕەکەکانن خەڵکێک هاتووە بە پارەی خۆی باخچەیەک دروست دەکات چەند میلیۆن دینارێک سەرف دەکات ئێستا حکوومەت بێ ڕێنمایی تازە دەربکات زەرێک لە هاوڵاتی بدە هەم لە ژینگە و هەم لە گیرفانی هاوڵاتی خەڵکێک پێی وایە کە ئەمە بڕیارێکی هەڵەیە ڕێنماییەکی هەڵەیە کاگڕێبین کە بەرپرسیە ئەندازە و باخچەکانە ئێستا لەگەڵ مندایە من دەمەوێت بزانم کاگڕێبین بەڕاستی ینی حکوومەت لە نێو گەڕەکەکاندا تاوەکو ئێستا 4-5 باخچەی جوانی دروست نەکردووە لە نێو گەڕەکان خەڵکێک هەیە لە گیرفانی خۆی باخچەی دروست کردووە ئێوە دەچن بەنیازن ئەم باخچانە تێک بدەن خوا نەخواستە یاخود ڕێکخستنەوەی بۆ دەن زۆر سپاس ئێمە وەک بەرنامەی حکوومەتی هەرێمی نوێ بڵێن کە ئیعلانی کرد لەگەر دەست بەکاربوونی لەگەر ئەوەیە کە ڕێژەی سەوزایی بەرز بێتەوە ئێمەش هەر لەسەر هەمان سیاست احتیمام بەوەی دەدەین کە ڕێژەی سەوزایی بەرز بێتەوە لە بۆ ئەوەی کەش و هەوایەکی فێنک و تەندروست بی لە بۆ هاوڵاتیان بە تایبەت هەولێر کە دەشتاییە بە تایبەت هەولێر گەرمی جیاوازە لەگەڵ شوێن هەروەهاشمان کرد هە لە بیدایەتیەوە کە ئەمە لەگەڵ دەست بەکاربوونمان ڕێژەی زۆر دارمان هەڵمەتێکی گەورەمان کرد لە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزای ئەویش بە ئەوەی کە تقریباً 100,000 دار و نەمام گوڵ لە بەرهەمی نەمامگەی تایبەتی خۆمانەوە هینامانە سەر شەقامەکان ئێستا کەش وە هەر بەردەوامین بۆ نمونە ئێستاکە لە بۆ ڕۆژی دووشەممە نەعەدارەی تایبەت هەیە کە دەکرێت لە هاوینانیش بچیندرێتن لە دوورگەی ناوەندی فەرمانبەران نزیکەی 550 دار لەوێن دەردەچینی ئەوە بە فەرمیش لەسەر سەوزاییکردنی ئەو ناوچانە دەکەن بالضبط تاکید بەس هەڵە تێگەیشتنێک هەیە کە بەداخەوە ئێمە ڕێکخستنی دەکەین لادانی زێدەڕۆیی دەکەین ئەم وشانە گۆڕدرا بۆ تێکدان باشە زێدەڕۆیی چۆن ینی کابرا باخچەیەک دەکا داری دەچێنێ سەوزایی دروست دەکا ئاوی دەدا زێدەڕۆیی ئەمە کێشەمان لەوەی نییە ئەمە دەستخۆشی لەو هاوڵاتیانەش دەکەین کەەوە داری دەچین ڕێژەی سەوزایی بەرز دەبیتەوە بەڵام کێشەمان لەگەرچی هەیە بڵێن ئەو هاوڵاتیە کە لە پێشی زەویەکی سەوزایی هەیە بەبێ ئەوەی هیچ موافقەتی هەبیتن یان ڕێگەپێدانێکی هەبیتن دەچی بە هەوەسی خۆی هەرچی لەدەست بێدێکە وەک نمونە دروستکردنی شوێنی پەلەوەر بەخێوکردن بە هیچ زۆرێک شێوازە شارستانیە بەڵکو دەچین ئەو شوێنێکە هەڵدەگرینەوە دەبێت ئەوەی کە هاوڵاتی دیتر پەلەوەر جیرانەکان سکاڵا دەکرد بالضبط بۆنی پیسە پاشماوەی زۆرە شتێکی دیکەش هەیە زەڕوریە کە تایبەتمەندی نەمینێ لەو باخچێکە دروستی دەکە و هاوڵاتیە بە هاوڵاتی دیکەش سوودی لێوەربگریتن ناین جیرانەکان بی خەڵکی تر بیتن چکە ئەم زەویە ملکی عامە ملکی تایبەتی باشە بەڵام کاک ڕێبینجیان ئەوەی من زانیبم
لە هەندێک شوێن ئێوە شۆفەرتان بەکارهێناوە باخچەتان تێکداوە نانە تێکدان نەبووە بە هیچ نەوعچ تێکدان نەبووە لادانی زێدەڕۆیی وەک شوێنی پەلەوەر بەخێوکردن بەداخۆ یعنی بە کۆنکریت کرایە یعنی ئێوە دار نابڕنەوە دار بە هیچ نەوعچ نابڕینەوە تەنها ئەو سیاجێکە هەیە برین چار گۆشەیە یەک لای دەکەینەوە یەک لە ئەو لایە ئەگەر بە تێل بیتن یان بە مرتک بیتن دەبی بکرێتەوە باشە هەندێک بینایان لەسەر کردووە بینا بە هیچ زۆرێک نابێتن بینا نابی بکرێتن لەسەر سەوزایی ئەمە چ دەکەین ئەمە لە داهاتوو ئەگەر حکومەتی هەرێم ئیمکانیەتی هەبوو لە قەیران دەرچوین ئەو پارچە زەویەمان بە عام کردا کردمانە باخچەی گەورە سوود لەو باخچەی ئەو هاوڵاتیش وەربگرینەوە دارەکەی بەڵکو دارەکە حازرە گەورە بووە ئیسفادەی لێ دەکەینەوە ئەمە بە هیچ نەوعچدار نابێت ئێوە لەگەڵ گەراجی سیارەت مانەوەی گەراجی سیارەکان ئەمە ئەوە خطواتی دیکە دێتن ئەکید گەراجی سیارەش نابێتن بەس خطوە لە بۆی دێنەما ڕێکخستنەوەی باخچەکانی نێوگەڕەکەکانی سنتەری پارێزگای هەولێر مەبەست لەی تێکدانی باخچەکان نییە وەک ئەوەی بەشێک لە هاوڵاتیان وای دەبینن بەڵکو ڕێکخستنەوەی وەکو بەرپرسان لە ئیدارەی پارێزگای هەولێر باسی لێوە دەکەن ڕێکخستنەوەی باخچەکانە کە تەجاوزێکی زۆر لەسەر موڵکی گشتی کراوە لەوەی پەرژین دروست کراوە خەڵکێکی سڤیل سوودی لێ نەبینێ هەروەها پەلەوەر کە بە شێوەی نایاسایی بەخێو دەکرێ ئێرە پایتەختە ناکرێت پەلەوەر لە نێوە ئەو باخچانەدا بەخێو بکرێ هەروەها ئاویش کە بە زێدەڕۆیی بەبێ ئەوەی پارە بدات بە حکوومەت یاخود خەرجەکی زۆری ئاو وا دەکات جیرانەکەی بێ ئاو بێت ئەمانە هەمووی پێویستی بە ڕێکخستنەوە هەیە ئەوان دەڵێن دەستخۆشی لە هەر هاوڵاتێک دەکەین کە دارێک لە بەردەم ماڵەکەیدا بچێنێ بەس بۆ لەمە دووە ناکرێت تەجاوز لەسەر موڵکی گشتی هەبێ و تەجاوزیش لە نێو باخچەکاندا بکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ